جارێکی دیکە کورد بە تایبەتی پارتی و یەکێتی بێت چارەسەری کێشەی کەرکووک دەنگیان بە کابینەیەکی دیکەی حکوومەتی عێراقیدا. ئەمەش لە کاتێکدایە دانیشتوانی کوردی کەرکووک نیگەرانن لە نائاساییبوونی دۆخی شارەکەیان و چاوەڕێبوون هەردوو حزبی دەسەڵاتداری هەرێم چارەسەری کێشەکانی شارەکە بکەنە پێشینەی کۆبوونەوە و دانوستانەکانیان. من پێم وایە هەر کاتێک کە ئەوەیان کردبێ هیچ کاتێک سەرکەوتوو نابێ ئەو جۆرە گفتوگۆیانەی لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئەگەر کەرکووکی تیا پاراوێز بکرێ پێشم وانییە پاراوێز کراوە بەو مانایی کە هەیە، بەڵام ئەوەی کە ڕوویدا بەڕاستی لە دوای وەزعی ریفراندۆم و گرفتی نەوت و ئەوانە ڕنگدانەوەیەکی زۆر زەقی هەبوو لە ناوچەدا بڕێنراوەکانەوە بە گشتی وەگرێ و گازندەی ئێمەی کەرکووکیەکانی بە تایبەتی بەرز کردەوە. خۆ منیش هەر کەسێکم لەوانی کە دەنگم لە پاڵی ئەوەیە کە گرفت بۆ شاری کەرکووک دروست بووە لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئابووری، لە ڕووی نەوتەکەی کە بۆتە کێشەیەکی سەرەکی بۆ ئێمە خەڵکەکەی خێری لە خۆی نەبینیوە. بەڵام هەموو کاتێک حەزەکەم زانێ لە هەموو سەردەمەکانە چەقی ململانیەکان هەر مۆزوعی کەرکووک بۆ ناوچەدا بڕێنراوەکان بووە. لەبەرەوەمە حاڵەتێکی طبیعیە، نە حکوومەتی عێراق دەستبەرداری ئەبێ و نە حکوومەتی هەرێمی کوردستانش دەستبەرداری ئەبێ. لەم نێوەندەیە هەموو کاتێک گرفتەکان زەق بۆتەوە، هاتنی داعش بووە، وەزعەکانی هاتنی حکوومەتی عێراق بووە بە شێوەیەکی بەرفراوان بۆ شاری کەرکووک. ئەمانە هەمووی ڕنگدانەوەی ناخۆشی لێکەوتۆتەوە، پڕ بە ئازار و پڕ بە خەمی لێکەوتۆتەوە بۆ شاری کەرکووک، وای کردووە نیگەرانیە کە حەقی خەڵکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانە هەموو کاتێ بەرز بێتەوە گلێ و گازندە لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات. لە دوای ڕووخانی ڕژەمی بەعس و پێکێنانی 6 کابینە لە عێراقی نوێدا دواتر جێگیرکردنی مادەی 140 دەستوری نوێی عێراق بە مەبەستی یاساییکردنەوەی بارودۆخی ناوچە جێناکۆکەکان، بەڵام دوای تێپەڕبوونی ئەو سەرجەم کابینەیە نەتوانراوە کەرکووک بگەڕێتەوە دۆخی یاسایی خۆی کە هەمیشە لەم پرسەشدا پارتی و یەکێتی هۆکاری سەرەکی بوون لە بەرەوەی هەمیشە لە ساتی دانوستانەکاندا ئەوان هێندە بیریان لای دەستکەوتی حزبی بووە، نیو هێندە بیریان لای کەرکووک و خاک و خەڵکەکەی نەبووە. بەداخەوە ینی لە هەموو تەشکیلەکانی حکوومەتی عێراقا کە لەوانەی پێشووتریش و لەوانەی ئێستش بە تایبەتی ئەوەی موستەفا کازمی کورد هیچ پرۆژەیەکی پێ نەبوو بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و ئەولەویەتی کورد بۆ ینی بۆ ئەو دانوستانی کردوێتی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی ئەتوانین بڵێن بە یەک خاڵێکی شتیانە بووە. ئەمە بەڕاستی جێی نیگەرانی تەواوی دانیشتوانی ناوچە جێناکۆکەکانە. ئەبوایە کەرکووک لە ئەولەویاتی ئەم بابەتە بواە، چکە لێرۆ لەوێ ئەوترێ کەرکووک داگیر کراوە، کەرکووک هێزێکی عەرەبی لێیە، کەرکووک مەسەلەن تووشی بەڵاو موسیبەت بووە. ئەگەر وایە بۆچی کورد نەیتوانی بە پاکێجێ بڕۆ؟ ئەسڵن یعنی کورد هەر نەیتوانێت پێشوەخت کەمێک یەکگرتوو بێ، کەمێک بە هەندێک کۆبوونەوە بکە، ئایا پشگیری ئەمە بکەین یانە هەندێکیان هاتوونەتە دەرەوە هەندێکیان ڕۆشتونە، بەس باشە دوای فریای ڕسمێک کەوتون یانی پیانی ئەوتوکە کە هەروەر نەژوور ئێمە هەر دەنگە دەین ینی جاری پێشوا بوو. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کۆبوونەوە و دانوستانی لەگەڵ حکوومەتی عێراق بە مەبەستی چارەسەری کێشەکانی نێوانیان ئەنجام داوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لە سەرجەم ئەو کۆبوونەوانە نەتوانراوە فشار بکرێت لە بەرامبەر داواکاری حکوومەتی ناوەند هەرێمیش داوای یاساییکردنەوەی دۆخی کەرکووک بکات بە پێچەوانەوە شەڕی هەردوو حزبی دەسەڵات لە بەغداد پۆست و پارە و شایستە دارایەکانە نەک خاک. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.